پەیام بە دوواداچوون بۆ وشکبوونی چیمەنی باخی گشتی هەڵەبجە دەکات کە تاکە باخی گشتیە لە ناوەندی قەزای مەڵبەندی هەڵەبجە چین و توێژەکان بۆڵ مژنی هەوایەکی پاک ڕووی لێ دەکەن. بەڵام ماوەی 15 ڕۆژە چیمەنەکەی وشک بووە. بەرپرسی بەشی باخچەکان لە شارەوانی هەڵەبجە دەڵێت بەوەی کۆرۆناوە وەک پێویست باخچەکە نەدراوە. هەڵاش لە شێوازی بڕینی چیمەنەکە بووە کە وشکی کردووە. ئەم چیمەنە دیارە لە کاتێکا چەند جاریش خۆمان ئەوە وەکو تەجروبەی ساڵانی خۆمان بڕینیان بۆ کرد بوو. بڕینەکە لەو کاتا کە بڕاوە ئەکسەر ئاویان داوە کە ئاو دێرانەکە خۆی ئەو چیمەنە نابێت ئەکسەر ئاو بدرێ بێت ڕۆژە لێ بۆسی بەلانی کەمەوە چەند سعاتە لێ بۆسی دواتر ئاو بدرێ. ئەوەی شیاتۆ لە دڵسۆزی خۆی هاتووە فریان نەکەوتون ئاو دێرانی وەکو پێویست بدەن. ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە ئەم بەشە چیمەنەمان ئاوا زەرد بێت. ئەمە بە تەواوی وشک نەبووە بەس تر هەوڵێکمان لەگەڵا داوە بەشکم لە ماوەی 12 ڕۆژی کار لەوە سەوزایەکی جوانتر دروست بێتەوە بتوانین دیسان بێنەوە تەسویری بکەن بە شێوازێکی سەوزایی جوانتر. چالاکێکی بواری ژینگە وشکبوونی چیمەنی باخی گشتی بە مەترسی لەسەر وشکبوونی گوڵ و نەمامەکانی باخچەکانی دیکە دەزانێت. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات باخچەکان بپارێزن بۆ ئەوەی سروشت و سەوزایی ناوشار بەرەو لە ناوچوون نەچێت. بێگومان مەترسیە بۆ سەر هەموو باخچەکان کە پێویستەکە دام و دەستگاکان و سەرجەم دام و دەستگاکان نەک بڵێن ئەو دەستگایەکی وەک شارەوانیان بەشی باخچەکانی شارەوانی کە سەرپەرشتی باخچەکانی شارەوان هەموو دام و دەستگایەک باخچەی هەیە لە گۆڕەپانەکە باخچەی هەیە پێویستەکە هەموو دام و دەستگاکان بەشی باخچەکانیان کارا و فعال بکەن لە کەرەنتینە لەوەی کە دەوام ڕائەگیرێت ڕەچای ئەوە بکەن کە سەوزایەکانیان وشک نەبێت. لە ناو شاری هەڵەبجە زیاتر لە 35 باخچە هەیە. بەپێی زانیاریەکان ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگاکەش لە سەدا 12ەیە. بەشی باخچەکانی شارەوانی هەڵەبجەوە کاری وشکبوونی چیمەن و نەمامی باخچەکان بۆ نەبوونی بودجێ پێویست و کارمەندی شارەزا دەگەڕێنەوە. ئەگەر کۆرۆناش بەو شێوەیە بەردەوام بێت دوور نییە مەترسی جدی لەسەر تەواوی باخچەکانی شارەکە دروست ببێت و ڕوبەڕووی وشکبوون دەبنەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.